بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە ساڵیادی ڕۆژنامەگەری کوردیدا دۆخی ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان ڕووی لە پاشەکشێ کردووە بە جۆرێک لەم ساڵێرەدا سێ ڕۆژنامەنووس ئێستا بە تۆمەتی ئێسیخوڕی دەستگیر کراون و تاکو ئێستا دادگایەکی دادپەروەرانیان بۆ ئەنجام نەدراوە. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین بۆچی دۆخی ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان ڕووی لە پاشەکشێ کردووە و مەترسی میدیای سێبەر و ئەو میدیانەی کە بە پارەی خەڵک بەڕێوەرسنە سەر کۆمەڵگاتیە و چی بکرێت بۆ کەمکردنەوەی پێشێلکاری دژی ڕۆژنامەنووسان و ئەو فەوزایی کە لە میدیادا هەیە. ئەم فەرق و جدای ڕۆگەیاندنێ ناکەین بەس هیچی لە تەقریب و سەڵاتە نەکەن بۆ شەوەیل للمصلین. 123 ساڵیادا ڕۆژنامەگەریە کوردیدا ڕۆژنامەوانên dihûkê gazinde yad ken û dibêjin cudahît navbera dezgehên ragihandinê da tête kirin û tenê bû dezgehên sîber û serbdesthilatê ve heye her babedekî bi azirînin û dîvçûnê bû bikin û zanyariyan dest vebînin. Ed salên derbasbûyî jî da rojnamevanek li dihûkê hatiye tîrorkirin û tanha jî bi kujên wî diyar nînin. Çendîn rojnamevan û azadîxwaz jî biryarên hizbî û siyasî hatine zîndankirin û biryara desteserkirinê bû hindekên dîtir jî derkeftiye. Ku niha beşeka wan bû derveyî zûna zer çûyîne. Wek em rojnamevan غير حزب داينا كنت نت حزبا دسالاتين بارزگاه دوكي ان بینین کو رگیری متیتا کردن و گلک جارا جی زانیاریا نه گهینه بله بوا و با کانال دوا زانیاری درست زانیاری دقیق ادگهینه و پتر تاری کارن گلیت خوش کتمه یعنی کار روزنامه‌وانی پارزگاه دوکي اصلا دار کیه همی بابت تو نشه بازرینی تو بازرینی جی مجالی ندانه تا کو ناهلن تو کار خود روزنامه‌وانی درستایی بکی روزنامه‌وان آنجی جهه که بچین جاران رخنه بگیری آنجی که مکاسیاب در دیار کردن گیواشتنت مازن سر هنه مخابن یعنی او یاسا کو بو روزنامه‌وان های روزنامه‌گری ام بچین درست کار به نه تا کردن کو دانا زانیاریا بو روزنامه‌وانی هبیتن او جی ام بچین دوباره کنافد اگه وا ویا د زانیاردن اگه وا نه ویا جی د سات تفنو در دوره کا بو بنه مخابنی جن بچین روزنامه‌وان جی مافیوی تهتا خارن پیشلکاری هم بریتونه انجام دام گلک نمونه هنر کد بگاوید زندان دانه زانیتن مافیدی چنه اندامکی دسته کارگیری سندیکا روزنامه‌وان کردستان تای دهوکی جید بجید تنها یاساب دزوینان زانیاری الهرم کردستانه بهانه جدا جدا نکفتیه بواری جبجه کرنه لما جی آستانگین زورد کمنتری روزنامه‌وانی دا و اف کار بزحمترین پیشت هتن یاسین و یاساین اوروپا و امریکا بجن بو فلان کسی یعنی بو نمونه دی بجن بو روزنامه‌وانی و کولری یعنی جی بو کسی آکنجی وی ولاتی یعنی کسی هاولاتی وی ولاتی بیتن ما فی هی وان زانیاری دست خوب بخیتن یاسا مداد بجیتن هر کسی که بیت اوجی یعنی درجه که مطلقه بریجی جهك وانقومانا كتشيت كاتن يعني اكي عند جرما بحث كان وقتي ما فاكولين اكثر بياسايت كركو مشرعه يا قوتي مدبيجن هر كسا كي بهتن چونكو هر نايت جيبه جيكن وجب ادخل بجم اف ياسا حتى في قف كنات جيبه جيكن بهانا ويلي كوفيتن اورين ماي بشتي ياساي اورين ماي وقع كردستان دا بين بالافكرين حتى نكا اورين ماي نهاتنا بالافكرين روزنامه‌گری دستالات چورل جهانه للهرم کردستان هیچ دستالاتک نینه. الپارێزگاها دووکێ ji rojnamevan herdem jirgef û fişarên desthilateka hizbî ye û karê rojnamevanî bi şêweyekê berçav hatiye sinûrdarkirin û dengê azad hatiye kêpkirin. Amed Rîfkanî, Kanalê Asmaniyê Pêya, Duhok. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز لە تەوەری یەکەم لەگەڵ بەڕێز سەنوەر حوسێن ئەندامی ئەنجومەنی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان هەروە لە تەوەری دوم لەگەڵ عەزیز ڕەوف مامۆستای زانکۆ ڕۆژنامەنووس تاوتوێی دۆخی ئازادی ڕۆژنامەگەری دەکەین کاک کەنوەر بەخێر بێن سەرتاگەر لەوە دەست پێ بکەین ئێمە لە کوردستان ئێستا چەند ڕۆژنامەنووسمانەیە یاخود ڕۆژنامەی نووسی ڕاستەقینە کێیە؟ زۆر سپاس بە جەنابەت و پیرۆزبایی یادی دامەزراندنی 120 ساڵی ڕۆژنامەگەری کوردی لە
ڕۆژنامەنووسان و بەتایبەتی بنەماڵی میقداد بەدرخانەکە لە ڕاستیە لە هەرێمی کوردستان ئێستا ئامارە ناڕاستمیەکان باز لە بوونی 15,000 ڕۆژنامەنووسەکەن و نزیک لەوانە 8,000 لانی کەم ئەندامی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان 8,000 لانی کەم ئەندامن وانی تیژ لە دەروی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە کاتێکا بوو معلوماتی جەناب لە وڵاتێکی وەکو ئێران 8,000 ئەندام 8,000 ڕۆژنامەنووسێ لە تورکیا بە هەماشەوە 8,800 ئەندام هەیە کە جەمعیەتیان نزیکەی 90 میلیۆنە ئەمە بۆ خۆی ئەم ڕقەمە پێمانڵێ کە بارودۆخی ڕۆژنامەنووسی لە کوردستان خراپێنە بەپێی یاسای سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و یاسایکاری ڕۆژنامەنووسی ڕۆژنامەنووس کەسێکە کە لە یەکێ لە کەڵانەکانی ڕاگەاندن کارەکە بەڵام لە ڕاستیە ئەم پێناسەیە کافی نییە ڕۆژنامەنووس کەسێکی شارەزا و پسپۆرە لە کەناڵێکی ڕاگەاندن کارەکە و پابەندی یاسا و ئیتیکی ڕۆژنامەنووسی و معیار و پێوەرە نێو دەوڵەتیەکان و پاراستنی هەموو بەها مرۆڤایەتەکانە باشە پێ دوای لە 8,000 کەندامی سندیکای ڕۆژنامەنووسان چەندیان بەڕاستەقینە ڕۆژنامەنووس بن ڕۆژنامەنووسی بندیواریش تێدا نیە ئەگە بەڕێی من بێ لەوە 8,000 من تەسەورەکەم لەوانەیە 400-500 کەسی ڕۆژنامەنووسی حەقیقی بێ بەڵام تۆ لەوانەیە بپرسی بڵێ بۆ وەرتانگرتنەوەوانە بۆ بوون بە ئەندا زانی لێرە هەموو ڕێکخرا و ڕێکخراوی سنفی و سەنعەتی ئەوانە بە جۆرێک خەڵک هەزەکە ناسنامەکانی پێبێ ئەندام بێتیایە و زۆرتریش مەبەستەکە ئیمتیاز و وەرگرتنی زەویە ئیمتیازی شەخصی هەوێ نێو دەوڵەتیە ئەوەیە بەڵام لە ئەسڵا فۆرمی وەرگرتنی ئەندامێتی لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ینی ئەو فۆرمەڵەیە کە ئیشی پێکرێ غەڵەتە ئەمە دیوێژێتی دیوەیەکتریشی ئەوەیە خودی کەناڵەکانی ڕاگەیاندن بەرپرسن لەوەی مەسەلەن تەیدی هەموو کەسێکیان کردووە بە ئەنواع جۆرا و جۆر ینی سندیکای ڕۆژنامەنووسانی کەسیش وەرنەگرتووە کە کەناڵێک تەیدی نەکردێ ممکن نێشتیوە باش بەس بۆ خۆتان چاکسازی ناکەن پێراچونەوەیەک نییە بکرێ بۆی ئەو فەوزایش چاک بکرێت زانی خۆی فەوزاکە هەموو وڵاتەکەی گرتووە ینی پەرلەمان فەوزایە حکوومەت فەوزایە پەیوەندی هێزە سیاسیەکان فەوزایە ڕێکخراوهای وەکو جۆرا جۆر فەوزایە لە بەرەو سندیکای ڕۆژنامەنووسان و ڕۆژنامە میدیاش لە هەرێمی کوردستان بەشێکە لەم فەوزایە بەڵام من لەگەڵەوەی جەنابتم مەسەلەن هەر ئێستا لەوانەیە لەو منەڵێم بەشێکی زۆری وازی لە کاری ڕۆژنامەنووسیە ناوی نەسراوەتەوە بەشێکی یان کاک حەکیم گرفتەکە زانی چیە گرفتەکە لەم 8,000 هەموو باسیەکەم لەوانەیە 3,000 مهندیسە پۆلیسە ئاسایشە مرورە مەسەلەن دکتۆرە ئەنواع پیشەگەری تایە کە ممکن نیە مەسەلەن تۆ پیشەیەکترت هەیە مامۆسایەتایە کە بە پێی یاسای کاری ڕۆژنامەنووس کەسێک تاوا خۆی تەرخان کردو بۆ ئەو کار یالانی کەم ئەندامە کارەکانی ئەوان کە خۆیان تەرخان کردو بۆ ئەو کارە کەچی لە هەمان کاتە ئێمە بە هەسەدان لەو ناونیشانە جیاوازانەمان هەیە خۆشی تەرخان نەکردو بۆ کاری ڕۆژنامەنووسی ئەندامی کاراشە ئیمتیازی ڕۆژنامەنووس فعلەکەشە بە لە کاتێکە من تۆ ناتوانین بڕین لە خەستەخانەیەک داوامی دکتۆری بکەین ناتوانین لە ئاسایش مەسەن داوامی ئاسایش پیشەی ڕۆژنامەنووسی گرفتەکە لێرە بڵێن هەر نەبووتە پیشە هەموو کەسەی دەتوانێت بێ بە ڕۆژنامەنووس بەس ڕەنگە دەرچوویەکی بەشی ڕاگەیاندن ناتوانێت هەر ناتوانێت بێ بە دکتۆر نابێ بە مامۆستا پارێزە بەس بۆ چێم و چین توێژەکانی تر دەتوانن ببن گرفتەکە گرفتە ئەسلەکە کاری ڕۆژنامەنووسی لەرینگان نەبووتە پیشە یعنی مەسەلەن تۆ ڕۆژنامەنووسی لەم کەناڵە بە پیشە ناناسێنرێ مەسەلەن و هەم بژێوی ژیان دابین ناکە و هەم ڕەنگە بەوەی هۆکارێکەوە تۆ واز لەم کارە بێنی دوورکەویتەوە مەسەلەن کاتێ وەکو هەموو کەسێک کە بە پێی یاسای کاری ڕۆژنامەنووس مافی فەرمانبەری دەوڵەتی هەیە مەسەن کاتێک کە تۆ تەمەنی ڕۆژنامەنووسی تەواوەکەی خزمەتی ڕۆژنامەنووسی تەواوەکەی یاساکە لە بێ وەکو فەرمانبەرێک هەرنشین بکرێت کەچی مەسەلەن 10 ساڵە ئەم یاسایە لە پەرلەمانە چەندین جار داوامان کردووە مەسەلەن ئەمە سادەترین مافی ڕۆژنامەنووسیش نابێت نەخێر لەبەرەوەی ئەو کە ئەڵەیە مەسەلەن مافی فەرمانبەری دەوڵەتی یعنی چی یعنی ئەگەر جەنابەت 20 ساڵ خزمەت هەیە وەکو فەرمانبەرێک 20 ساڵ خزمەتی کردووە لە سلکی حکوومەت چەند موچەکەیەتی ئەوە ئەنجاوی کە جەناب دێڵی گرفتە ئەسلەکەوەیە کە ڕۆژنامەنووسی نەبووتە پیشە و لە هەمان کاتیشە ئەو هەموو خەڵکێکە بۆ بە ڕۆژنامەنووس یەکێکیان پەیوەندی هەیە بەو ئەندامێتی کە لە سندیکاوێکی تریشیە پەیوەندیە بە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە چۆن دەکرێتە پیشە پێویستە ڕۆژنامەنووس مەسەلەن مافەکانی دیاریکرێ و پێویستە ئیمتیازی تایبەتی پێ بدرێ و پێویستە ئەمە ئەو بەشێکی ڕەهندێکی پەیوەندی بە حکوومەت و بە دام و دەستگای دەسەڵاتەوە هەیە و مەسەلەن ئەبێ ناسنامەیەکی پێ بوو زانیاری پێ بدرێ و ئەبێ کە ڕۆی بۆ دیدارێک هەلی بۆ بڕەخسێندرێ ئەمە دیوێکی تریشی ئەوەیە کە پەیوەندی بە خودی ڕۆژنامەنووسەکەەوە هەیە ڕۆژنامەنووس بێ سادق و ڕازگۆ بێ هەم مەسەلەن ئیتیکی ڕۆژنامەنووسی جێبەجێکە هەم یاساکان
پابند بێ بە یاساکانەوە هەم حاجزێکی زیاتی لای خۆی بێ هەم هەواڵ و زانیاریەکانی ڕاست و دروست بوون کە بە نظری من هەردووچیان گرفتی هەیە و ئەمە بەتەنیا پەیوەندی نییە بە حکوومەتەوەی ڕۆژنامە نووس ڕۆژنامەسەکە چییە بۆ ڕۆژنامەنووسان مثلەن هەواڵێکی دەستکەوتووە بۆی کە بیکا بە سەبقی سەحەفی بڵاوی کاتەوە لە کاتێکە زانیاریەکانی ڕاستە یا ناڕاستە ئەگەر ناڕاستە هەر نابێ ئەگەر ڕاستە و زەرەر لە تەنانەت زەرەر لە پێگەی کەسایەتی لە خێزان لە کۆمەلگا لە دەوڵەتدایە نابێ بڵاوی کاتەوە بە پێی معیاری نێودەوڵەتی پەیماننامەی فیدراسیۆنی شەرەفی ڕۆژنامەنووسی زانیاریەکە بڵاوە کاتەوە بۆ بە ئەم معلوماتی جەناب بەشێکی زۆری ئەو ڕۆژنامەنووسانی چوونە دادگاکان لە کوردستان کەیسەکانیان دۆڕاندوو لە دادگا چونکە فاکت و بەڵگی دروستیان پێ نەبووە ینی یان با بڵێم خۆی هیلاک نەکردو بۆ گەڕان بە دوای فاکت و زانیاریەکانە مەسەلەن ئەمە چیەکە کاتێک کە تۆ زانیارێک بڵاوەکەی و دروست نییە وەرگر جارێک دوو جار لێت وەرەگرێت دوای مەسەلەن اعتیبارت نامێنێ و مەسەلەن کاتیتە دادگاکان جارێک دوو جار سێ جار کەیسەکانت فاکت و بەڵگەی پێ نییە مەسەلەن دادوەریش مامەڵی تەندروست لەگەڵ ناکە ئەوانە بەدیوی خۆی بەڵام بۆی کە کاری ڕۆژنامەنووسی بێتە پیشە ئەوەی یاسای کاری ڕۆژنامەنووسی بێ خۆی جێبەجێ بکرێت ڕێز لەم یاسایە بگیرێ خۆم یاسایە حکوومەت دەری کردووە یاسایە پەرلەمان دەری کردووە حکوومەت دەبێت ئیلزامە جێبەجێ یاسای جێبەجێ کەسە یاسای ژمارە 35 هەیە یاسای ڕۆژنامەگەری بڵێن یاسای بەرزخستنی مافی زانیاریمان هەیە لە 2013 دەرچۆوی تیان لە 2000 یاسای سندوقی خانەنشینی سندوقخانەشی هیچیان جێبەجێ دەکرێت نەخێر لە حکوومەت جێبەجێ نەخێر مەسەلەن یەکەم ڕۆژنامەنووس نابێ بگیرێ بەپی یاسای کاری ڕۆژنامەنووسی و کەناڵی ڕاگەاندن نابێ داخرێ بەپی ئەوە دووەم مەسەلەن ڕۆژنامەنووس هەمان مافی فەرمانبەری دەوڵەتی هەیە بۆ خانەنشینی و ڕۆژنامەنووس پێویستە دەستی بە زانیاریەکان بگا و لە هەر شوێنێکە پێویست بوو بچێ و مەسەلەن لە کۆڕ و کۆنفرانسە ناوخۆیەکانە پێویستە هەلی بۆ بڕەخسێندرێ بەس ئەمانەکرێت لە یاسای بەدەستخستنی زانیاری ئەڵێ مولزەم من وەزارەتەکان هەم سایتێکی تایبەتیان هەیە بە زانیاریەکانی تێداخڵکەن و هەم ڕۆژنامەنووسان هاوکاری ڕۆژنامەنووسان بکەن کە بەداخەوەی جێبەجێ نەکراوە جێبەجێ نەکراوە باش ئەی وەکو ئەو ڕۆژنامەنووسانی کە دەستگیر کراون ئێستا هەر لە دۆسی بادینە سێ ڕۆژنامەنووسێ شێروان شێروانی کە خۆی ڕۆژنامەنووس بوو ئەیاس کەرەم ودار زێباری کارچێکیان سزادراون بە تۆمەتی سخوڕی تێکدانی ئاسایش دەبێت ڕۆژنامەنووس ئەوە مامەڵی لەگەڵا بکرێ زانی کاکن یعنی ئەمە چەند ڕەهەندی هەیە ئەم بابەتانە بەداخەوە کە وکوتم مادام ڕۆژنامەنووسی نەبووتە پیشە بۆ هەموو کەس ناسنامەی ڕۆژنامەنووسی پێیە لەبەرەوە گرفتی زۆر سەر هەڵەدا لەوەی کە ئەمە ڕۆژنامەنووسە یا ڕۆژنامەنووس نییە و ئایا ئەمە دەستگایکی ڕاگەیاندن بۆ دەستگایکی ڕاگەیاندن کارەکە یا کار ناکە ئێمە مەسەلەن جەنابەت ڕاستە ڕۆژنامەنووسی لە کەناڵی پێیان بەڵام تا حیزبێکی سیاسیشی مانای تۆ ئیشێکی تریشەکەی کەواتە کاتێکە تۆ ئەچی بۆ خۆ پیشاندانێک ئەچی بۆ کارێک پەیوەندی هەیە بە کۆمەڵی دادگەریەوە مەسە ئەو کاتە تۆ ڕۆژنامەنووس نامێنی مەسەلەن کارێکی سیاسیەکەی ئەوە بۆ منیش ڕاستە بۆ هەر کەسێکی تریش ڕاستە بەداخەوە لە هەرێمی کوردستان کاری ڕۆژنامەنووسی لەگەڵ کاری سیاست تەواو تێکەڵ بوو هەم پارادۆکسە هەم تێکەڵ بووە یعنی بە جۆرێک تێکەڵ بووە کە ڕۆژنامەنووس جاری وایە لەکوێ پێویستەکە ئەڵێ من سیاسیم لە حیزبێکی سیاسی ژەکەم یان لەکوێ پێویستکە ئەڵێ ڕۆژنامەنووسم ئەمانە مەسەلەن جاری وایە کە تۆ کاری بەڵگەیەک ئەوانەی بادینەن ئەوانەی کە سەدراون کاری سیاسیان کردبێ بەڵگەیەکە یاخود گلەی شێ مەسەرەن لە ڕۆژنامەنووسان لە هەمویان لە سندیکە کەوک و پێویست لەسەر ئەم کەیسە هەڵوێسیان نەبوو لە ڕاستیە ئێمە لەم بارەیەوە لەگەڵ لایەنە پەیوەنددارەکەمان قسەمان کردووە کە مەسەلەن ئەو ڕۆژنامەنووسانە ئازادکەن بەڵام ئەوەی کە جەنابن لە بیدایەت تاوتت ئەوانە گوایە بە کەیسی جۆرا و جۆر تۆمەتبارن بەڵام لە هەمان کاتە بەڕێی من ئەوەیەکە ئەمانە لەسەر کاری ڕۆژنامەنووسی گیرابن ئەبێ ئازاد بکرێن و چونکە بە پێکاری ڕۆژنامەنووسی ڕۆژنامەنووس نابێ بژیرێ خۆ بەداخەوە نەگەوانی بادینان ئێمە شاید ئەوین لە ماوەی ڕابردوودا سەدان ڕۆژنامەنووس دەستگیر کراوە مەسەلەن لانی کەم پێنجشەمە دەستگیر کراوە تا یەکشەمە لە زیندانە بوو و مەسەلەن لەگەڵ خراوەتە زیندانێکەوە کە شوێنی شایستەی نەبووە ڕۆژنامەنووسیش بووە فعلی بووە لە سەکاری ڕۆژنامەنووسی ژیراوە کە مەسەلەنەوە خلافی قانونەکەیە بەڵام لە ڕاستی ئەوەی وتم مەسەلەن تۆ دیقەت بە لە کاتی خۆپیشاندانەکانە کە دروستە بێ لە هەرێمی کوردستان گرفتی گەورە لە بینی میدیای ڕۆژنامەنووس و دەستگا ئەمنیەکان دروستە بێ ئەویش مەسەلەن ئەوەیە کە دەستگا ئەمنیەکان ئەڵەن ڕۆژنامەنووسەکان خۆیان لێ بێ بە خۆپیشاندەر بە هەمان شێوە ڕۆژنامەنووسیش گلەی لە دەستگا ئەمنیەکانەکەن ئەڵێن ئەرکی مەسەلەن لێدان و سوکایەتی ئەگرێتە ئەستەوە پێی وایە کە ئەو ئەرکێتی بۆیە بە نەزەری من لەم حاڵەتانەیە یعنی لە هەر حاڵەتێکە کاک حەکیم کە ڕووەدا
ڕۆژنامەنووس پێویستە کاری ڕۆژنامەنووسی بکە، کاری پیشەیی بکە، کاری میهنی بکە. ئەمە بە نظری من دیوە دروستەکەیەتی و ئەمە مانایێت تو ناتوانانی حیزبایەتی بکە، توانی سیاست بکە، توانی حیزبایەتی بکە، توانی هەر کارێکی تری مەسەلەن مامۆستابیی بچیتە خۆپشاندان. بەڵام بەڕێی من ئەوەی کە تۆ چیتە خۆپشاندان و کاری سیاست دەکەی نابێت ناسنامەی سندیکای ڕۆژنامەنووسان، ناسنامەی کەناڵی پێیان، ناسنامەی کەناڵێکی ڕاگەیاندن بەکاربێنی. ئەمە گرفتەکە زۆر کەمێنی ئەوانەی کە بەعکسەوە تیرۆر کراون دەستگیرکراون هەر لە سەریشی ڕۆژنامەنووسیەکە بووە. بەڵێ من لەگەڵەوەم ئەوانەی کە تیرۆر کراون بەڵێ ڕاستە ئەوانەی تیرۆرکراون فعلەن ڕۆژنامەنووس بوون فعلەن وەنەگەوە کاکەچیم مەسەلەن لە ماوەی ڕابردوودا 1970 پێشێلکاری ڕوویداوە بەرامبەر بە 2046 ڕۆژنامەنووس 1970 حاڵەتی پێشێلکاری ڕوویداوە بەرامبەر بە 2046 ڕۆژنامەنووس لە ساڵی 2010 تا 2020 باش ئەلم 1970 زۆرینەی زۆری ڕۆژنامەنووسە و لەسەر کاری ڕۆژنامەنووسی لی درراوە. مەسەن وێنەیەکی گرتووە مەسەن لە خۆپیشاندانەکانە لە هەڵبژاردنەکانە لە ڕووداوێکە کاتۆتە پێشەوە ئەمانە هەمیان لیان درراوە. باش خۆمانە ئەمانە وازەحا چێ لێداون مەسەن بەڵام هیچ ئیجراتێک نەکراوە. خۆ ئەوەی کە تۆ تیرۆری ڕۆژنامەنووسان ئەگەر بە قسەی دام و دەستگا ئەمنیەکان معلوم نییە خۆ ئەمانە معلومە ئەمانە لە سەرجادە لیان درراوە بە ئاشکرا لیان درراوە. بەڵام هیچ ئیجرعاتێک بەرامبەر ئەمان نەکرا. دیسان پەیوەندی هەیە بۆ یەکی کاری ڕۆژنامەنووسی نەبووتە پیشە بڕۆ مەسەن تۆ لە خۆت بپرسە ئەگەر پزیشکێک لە نەخۆشخانەیەک لێ بدرێ هاوڵاتیەک لێ بدا دەستگایەکی ئەمنی لێ بدا حکومە لەسەری نایەتە جواب لیژنەی بۆ پێک نایەنێ بە دوواداچوونی بۆ ناکە داوای لێبوردنی لێ ناکە یەک ڕۆژنامەنووسداوانە داوای لێبوردنیشی لێ نەکراوە. گرفتەکەوەیەکە حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕسمی ئەم پیشەی نەناسیوە. ئەمە دیوە ئەسلەکەیەتی و من پێشم وایە بەشێکیشی پەیوەندی بە ڕۆژنامەنووسەوەیە یعنی ڕێزی ئەم پیشەی نەگرتووە بەداخەوەکە. مەسەلەن تۆ دیقەت بکە چێ مەسەلەن وای لێ کردووە لە ماوەی ڕابردوودا ڤایرۆسی پێکوتەی ڤایرۆسی کۆرۆنا مەسەلەن خەڵک بە نێگەتیڤ وەریگرێ و نەچێ ئەم ڤاکسینە لە خۆی بە میدیا وای لێ کردووە بۆ میدیا وای لێ کردویان بێ متمانەی حکوومەت نەخێر میدیا وای لێ کردووە تو واز لەوە بێنە بێ متمانەی حکوومەت زانی میدیا ڕۆڵێکی باشی نەژێڕاوە دواتر کە ڕەخنەی لێگیرا هات ئەمەی تاویز کردەوە کاکە ئەمە نە مۆزوعێکی سیاسیە ئەمە نە مۆزوعێکی حکومیە ئەمە نە مۆزوعێکی زەورد و سەوزە ئەمە نە مۆزوعێکی کۆمەڵ و یەکگرتو ئەمە پەیوەندی مەسلەیەکی ئینسانیە مەسلەیەکی حیاتیە میدیا بە چه حەقێک مەسەلەن لەمە خەڵک ئەترسێنێ کە ئەم ڕۆژنە ئەمە گرفتی هەیە ئەمە خەڵگە کوشی ئەمە کاکە ئەمە شتی علمی نیە تۆ بێشەشی خەڵکیەکەی بۆچی مەسەلەن ئەمە دروستەکەی ئەمە کاری ڕۆژنامەنووسە نا ئەمە کاری میدیایە نا ئێمە مەسەلەن لە شەڕی داعش شایەدی ئەوە بووین ڕۆژنامەنووس هەڵێ پێشمەرگە لە جەرولافیشەشی پێنەماوە داعش گەیشتە هەولێر داعش گەیشتە سلێمانی کاکە ڕۆژنامەنووس شتیوان ناکە مەسەن CNN یەک جار مقابلەی ئوسامە بن لادنی کردووە پێش 11 سپتەمبەر دوجار هاتنەوە بەکاری خۆیان ناوتیان غەڵەتمان کردو مقابلەی ئوسامە بن لادنمان کردو چونکە لە کەناڵەکەی ئێمەوە فتوای جیهادی داوە نابوو ئەو مقابلەیە بکەین مەبەستمەوەیە کاکەین یعنی ڕۆژنامەنووس بەرپرسیارانە مامەڵە ناکات چ بەپی یاساکە مەسەلەن کاک ئەڵێ ئەگەر ڕۆژنامەیەک هەواڵێکی لەسەر کەسێک بڵاو کردەوە زانیاریەکەی نادروست بوو ئەبێ پۆزش بێنێتەوە کە لە ماوەی 90 ڕۆژ تێپەڕ نەکە و پۆزشەکە لە هەمان شوێن و بە هەمان فۆنت و بە هەمان سایز بێ تۆ لە ژیان تابینیوە خەڵکە پۆزشێگێتەوە مەسەلەن مانشێتێکی نووسیوە لەسەر بابەتێک لەسەر دیاریدەیەک لەسەر کەسێک بە مانشێتی گەورە بە فۆنتی چل بە سایزی نەزانم چی بەڵامە چێ لە لاپەڕێ ئەخیر لە شوێنێکا دایانێ خۆ جێبەجێ نەکردنی یاسایە مەبەستمەوەیە کە تۆ ڕۆژنامەنووسی ژۆک و پێویست یاساکە جێبەجێ بۆیە چەنە حکوومەت مولزەمە بۆی کە یاساکان جێبەجێ بکە بۆی کاری ڕۆژنامەنووسی بێپیشە ڕۆژنامەنووسیش ئەوە مولزەمە بۆ یاساکە بەس ئەمڕۆ بڵێن کۆمەڵێک بەیاننامەی دەسەڵاتداران هەبوو لەسەر ڕۆتینە ئازادی ڕۆژنامەگەری ڕەنگە خەڵک بڵێ کێیە پێشێتکاری دیکە ڕۆتینەوە بە ڕۆژنامەنووسان ئەوان بۆ یادی ژنان بەیاننامە دەرەکەن بۆ یادی ڕۆژنامەنووسی ژنان دەرەکەن بۆ یازی ئازادی بەیاننامە دەرەکەن بۆ مشتێ بەیاننامە دەرەکەن قسەکە لەسەر بەیاننامە دەرکردنی قسەکە لەسەر ئەوان ملزەمن ئێستا ئازادی ڕۆژنامەگەری لە کوردستان پاشەکشێ کردووە لە ڕاستیە ئەگەر پێ دوابێ مەسەلەن ئایا مەجای کاری میدیایی و ڕاگەاندن لە هەرێمی کوردستانە هەیە ئازادی نییە من پێم وایە ئازادی هەیە لە هەرێمی کوردستان و ڕەنگە لەگەڵ وڵاتانی دەوروبەر زۆریان باشتریش بێ بەڵام لە هەرێمی کوردستان گرفتەکەەوە یەکیان ئەم ئازادیە تێکەڵی سیاست بووە وەکو مەسەلەن تۆ کاکەچیم تۆ مەسەلەن لە چوارچێوەی جارە بۆ معلوماتی جەنابەت ئەکسەریەتی میدیای کوردستان میدیای حیزبیە
یان میدیای حیزبیە یان دارگاویە بۆ ئەیدۆلۆژیایەک باش ئەمە کەواتە ئەمە چیەکە مثلا کە زۆربەی ئەو ڕۆژنامەنووسانش کە من وتم لەوە 6,000 ئەندامە ئەکسەریەتی حیزبین و زۆرتریشی میدیاکاری یەکێتی نیشتیمانی پارتی دموکراتی کوردستان ئەنجا گۆڕانە کۆمەڵەیەک تو ئەحزابی سیاسی ترە باشە ئەم ڕۆژنامەنووسە ئەم ئازادیەی کە هەیەتی جارە لە خودی ناودام و دەستگاکەی خۆی لە خودی کەناڵەکەی ڕاگەاندنی لە چوارچێەوەی حیزبە سیاسەکەیە ئازادیەکەی تا ئەو شوێنەیە کە حیزب ئازادیەکەی پێداوە یعنی ئازادی کاری ڕۆژنامەنووسی یەکسانە بە ئازادی و حیزبە سیاسیە مثلا حیزبێکی سیاسی ئازادیەکەی زۆرە میدیاکەی ئازادیەکەی زیاترە حیزبی سیاسی ئازادیەکەی کەمترە ئازادیەکەی کەمترە ئەمە بەس بە شێوەیەکی گشتی پاشەقشەی نەکردووە بۆ چوونی بەڕێزت بۆ منە ڕەنگەگەر ڕۆژنامەنووسێکی ڕاستەقینە هەبێ فشاری بخرێتە سەر دەستگیر بکرێ سەرکوت بکرێ فشاری جۆرا و جۆر لە ڕاستیە ئەوە زۆر دروستە مثلەن بەشێکی زۆری ڕۆژنامەنووسی چالاک و فعال و پرۆفشناڵ و بەتوانە پاشەقشیان کردو لە مەیدانەکە یەکیان ئەوەیە یەکیان ئەوەیە مثلەن بە تۆمەتی جۆرا جۆر دەستگیرەکرێن پێشێلکاریان بەیەکرێ سوکایەتیان پێکرێیان مثلەن تۆگە باسی ئازادیەکەی و فەزا سیاسی کە دەوڵەت دروستیەکە بۆ فەرهەمیەکە بۆ ئازادی کاری میدیا و ڕاگەیاندن ئەوە جۆرێکە بەڵام مثلەن تۆ بابەتێکی باش و دوورژاندووە ڕخنەیەک لە حکوومەت گرتووە ڕخنەیەک لە هێزێک سیاسی گرتووە بەڵام ئەو دێ لە پەیجی جۆرا و جۆری ساختەوە سوکایەتیت پێیەکە سوکایەتی بەخۆت دەکات بە خێزانەکە دەکات تۆمەتە بۆ دروستەکە ئەمە بە جۆرێک بە جۆرەکان پاشەقشی ئازادیە و جۆرێکە لە بەڕاستی لە بەرەڵایی لە فەوزا ئەوە دیوێکی تریشی ئەوەیەکە ئێمە جاران پێوەری ئازادیمان بەرامبەر بە کەناڵە ڕاگەیان ڕسمیەکان بوو مثلەن ئێمە کە باسی ئازادیمانەکرد لە پەیام باسی کەناڵی پەیاممانەکرد باسی کەناڵی کورسات دەکەین باسی کەناڵی فلانەکەین بەڵام ئێسان ئەم ئازادیە بە جۆرێک لە جۆرەکان شڵەژاوە مثلەن سوسیال میدیا ئەبێ پێناسە و تعبیر لە سوسیال میدیا بکەیت سوسیال میدیای جۆرا و جۆر بێ ناسنامە کە مثلەن ئەرکیشی لە ڕاستیە ئەرکی سوکایەتیکردنە ئەرکی لێدانە جوێندانە تەشهیرە کە ئەمانە بەڕاستی لە چوارچەوەی ئازادی کاری ڕۆژنامەنووسی جێگای ناوێتەوە وەجگە لەوە وەکوتم 5 ڕۆژنامەنووس شەید کراوە تیرۆر کراون بەستا ئێستاش ئەوانەی کە مێژوویکیان ئەوانە تیرۆر کراون کاوە گەرمیانی سەردەشت سۆرانی مامە حەماویدات هیچ کەسێک سزا نەدراوە بۆچی کەیسەکانیان بڵێ هەرداش خراوە کەیسەکانێ تەنها کەیسی شەید کاوە گەرمیانی خەڵکی لەسەر گیرا ئەوەندەی من بزانم بەڵام بکەری سەرەکی بەڵام ئەو کەیسانەی تر مەسەلەن ئەو کەیسانەی تر هیچ کەسێک هیچ تۆمەتبارێک نەگیرا ئەمە خۆی لە ڕاستیە کاکەژیم حکوومەت هێرین کوردستان خاتە ژێر پرسیارەوە نەک بۆ کوشتنی ڕۆژنامەنووس بۆ کوشتنی هاوڵاتیەک بۆ ئەو هەموو قوربانیانی کە ئەم ماوەی ڕوویداوە خۆکوشتنی ژنان کوشتنی ژنان ئەو هەموو ڕووداوان هەر کەسێک لە هەرێمی کوردستان ئەکوژرێ خۆی کوژێ حکوومەت هێرین کوردستان بەرپرسیارە لە ژیان و سەلامەتی و ئەمنیەتی ئەوە بە تایبەتی ڕۆژنامەنووس چونکە مثلا ڕۆژنامەنووس پێویستە لەبەرەوەی کارێکێکە کە خۆ هەر بە تەبیعی کاری ڕۆژنامەنووسی لەگەڵ دەسەڵات هەمیشە مثلەن کێشە ملانی و ناکۆچی هەیە بۆیە حکوومەت کاتێک کە بە منی گەرانە قەڵزەبا مثلا ئەبێ پارێزگاری لێ بکە نەک مثلەن بکوژەکانی نەدۆزێتەوە بەنظری من کوشتنی ئەم ڕۆژنامەنووسانە مثلەن ڕۆژنامەنووسی وەکوتم چالاک و فعال و پاشناڵ و ئەکتیڤ کاتمان زۆر کەم ماوە سەبارەت بۆی کە چی بکرێ بۆ کەم ئەو پێشێلکارانەی کە دەکرێن جیاوازیش ناکرێت لێوان کەناڵەکانی ڕاگەیان لە پێدانی زانیاری جۆری پێشەکارەکان چین دەکرێت چی بکرێت بۆ کەمکردنەوە لە ڕاستیە ئەوەندەی من بزانم من کاتی خۆی لێکۆڵینەی کوشم کردووە لەسەر 2 راپۆرت لەو ئامارانە مەنی بەشێکی زۆری ڕۆژنامەنووسی کەناڵە حیزبەکان لیاندراوە مثلەن لەبەرەوەی وەکوتم ئەکسەرێتی میدیا بەدەست ئەوانەوە زۆرترین ڕۆژنامەنووسیان لە شوێنەکانە هەیە ئەوەی بەڵام ئەوەی جەنابەت دێڵی پێدانی زانیاری لێرە بۆ شوێنێکتر لە شارێک بۆ شارێکتر ئەوزارتی دەرەوەی ئەمریکا بڵاوی کردبووە کە لێرە کەناڵەکانی کێتی نیشتیمانی زانیاری زۆریان پێدرێت لە هەولێر کەناڵەکانی پارتی دروستە ڕاستە بێگومان کەەوە مەسەلەن ئەوەش یەکێکە لە گرفتەکان بەس دەبێت چی بکرێت بۆ کەمکردنەوەی پێشێلکارەکان بۆ ئەو بێسەروبەری کە میدیای سێبەر پەیدا بوو کە شکاندنی یەکتر ئێستا شەڕەجنێ و شکاندنی کەسایەتیەکان چی بکرێت بەڕاستی بە حیزب دەست لەمە هەڵبکرێ بە پلەی یەکەم چکە زۆربەی ئەو جوێندان و تەشیر و کەناڵ و کەناڵی ڕسمی و ناڕسمی معتەبەر و نامعتەبەر مەسەلەن ناسرا و نەناسرا حیزب بەڕێوەیە بە چکە مەسەلەن دامیەکە پشتیوانیەکە و مەسەن پارێتیا خەرجەکە و چۆنی بیۆ ئاوا ڕاستەیەەکە بۆیە بە پلەی یەکەم حیزبە بێ دەست لەمە هەڵگیری ینی ململانەکانیان ملمانەیەکی تەندروست و سیاسی بێ لە سەمێزی گفتوگۆ نەگەوەی پەنا بۆ پیج و بۆ
ئەکاونتی ساختە و بۆ سوکایەتیکردن و تەشیر و ئەوانە ئەو کەم بۆ خۆم پێم وانە بەم زوانە ئەمە چارەسەر بکرێەوە من نیگەرانیشم لەوەی کە لە داهاتووە ئەم فەوزایە زۆرترە بێ بەردەوامە بێ و کاک حەکیمەوە مەسەلە ئەمە ڕاستە بکارەکانی چێن کارکتەرە سەرچەکانی لە پشتێمەوە چێن بەڵام خەڵکیش حەزی لەوەیە مەسەلەن باشترین مەقالتۆی نووسی مەسەلەن ناتوانانی 100 لای کۆکەیتەوە خراپترین ئەمە بەس بۆ کاری ڕۆژنامەنووسی ڕاستیە کاک حەکیم ئەمە بۆ فەنیش ڕاستە بۆ وێنەکێشانیش ڕاستە بۆ سیاسەتیش ڕاستە بەداخەوە کە مەسەلەن کۆمەڵگاکە دەرەکەوێت زۆر جاشتی خراپی با تو پرسیارمە شتێکی زۆر بە کورتیمان لەسەر زەوی ڕۆژنامەنووس ئەمڕۆ تەقریبا کۆمەڵێک ڕۆژنامەنووس گربوونەوە داوای زەویان کردبوو کەوەکو فەرمانبەرانی تر زەویان پێ بدرێت وەکو سندیکای چ کراوە لەمە حەقی خۆیانە ڕۆژنامەنووسان ئێمە لەم بارەیە یاداشتێکشمان داوەتە جەنابی سەرۆکی حکوومەت زوانە بڵێ لەسەر ئەو بابەتەش و پێشتریش کۆمەڵێکی زۆر ڕۆژنامەنووس دەیان بووە بەڵام لێرەش کاکەکیم گرفتێکەیە مەسەلەن سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان نزیکەی 3 بۆ 4,000 پارچەزەوی داوە بە ڕۆژنامەنووسان دیسان بەشێکی کەمی ڕۆژنامەنووسانی فعلی و واقعی کە کاری ڕۆژنامەنووسیەکەن بەهرەمەند بوون خەڵکێکی زۆر کە پیشەکەی ئیشێکی ترە هاتووە لەنا ئەم قایمەیە خۆی بینێتەوە زەی وەرگرتووە بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێز ئەنوەر حسێن ئەندامی ئەنجومەنی سندیکای ڕۆژنامەنووسان کە لەم بەشی بەرنامەکە لەگەڵمان بوویت بەشی یەکەم بەڵێ بینێرانی بەڕێز دوای ناوبڕێکی کورد لەگەڵ میوانەکەمان عەزیز ڕەوف درێژە بە پرسەکەمان لەبارەی ئازادی ڕادەربردنەوە دێ جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز درێژە بە چاوپێکۆنەکەمان دەین لەبارەی دۆخی ئازادی ڕۆژنامەگەری مامۆستا عەزیز بەخێربێن سوپاس بۆ ئامادەبوونتان گەر لەوە دەست پێ بکەین بە وچوونی بەڕێزت ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێم پاشەکشەی کردووە گەر پاشەکشەی کردووە بڵێن لە چ ڕوانگەیەکەوە دیارە بەر لە هەر شتێ ڕۆژنامەگەری لە کوردستان لە قەیرانێکی قوڵایە بە تایبەتی لە دۆخی ئێستایە کە کوشتنی ڕۆژنامەنووسان و لەزیزکردنی ڕۆژنامەنووسان و هەر ئەم وێنەی کە لە بەرچاومانایی بینین کە ئەم هاوڕێیانەمان لە زیندانن سەلمێنەری ئەوەیە کە دۆخی ڕۆژنامەنووسی لە کوردستان دۆخێکی زۆر خراپاژی و لە دۆخێکی زۆر پڕ لە مەترسیاژی ئەمەش پەیوەندی بە کۆمەڵێک فاکتەری گرنگەوە هەیە لە گرنگترینیان نەبوونی دادگا و نەبوونی یاسایە لە دنیای ئێمەیە نەبوونی زمانێکە بۆ ڕۆژنامەنووسان کە کاری ڕۆژنامەنووسی بکەن لەبەرەوەی تۆ ئەستادێکی پەرلەمانیت هەیە پۆلیسێک کە توانێت دای بخا دادگات نییە سەروەر نییە و ڕۆژنامەنووس دەستگیرەکرێ و کوژرێ و تیرۆرەکرێ و بە درێژایی ئەم 30 ساڵی ئێمە چەندین دۆخی بەم شێوەمان بینیوە کە ڕۆژنامەنووسان شەهید بوون و بکوژەکانیشان دیار نین کەس نازانێت ئێستا من تۆ قسە دەکەین نازانین بکوژی سەرۆر عوسمان لەکوێیە نازانین سۆرانی مامە حەمەکە تیرۆرەکرێ بکوژەکەی کوانێ هەموو ئەو کاوەوەداد و هەموو ڕۆژنامەنووسانێکی بین و ئەم سێ چوار ڕۆژنامەنووسێکی ئێستا لە وێنەکە دیاریشن کە ئێستا لە زیندانان وەسیناویشان بۆ تایبەتی لەسەر ئەو سێ ڕۆژنامەنووسە کە بڵێن شێروانی گودار زێباری و ئاسکەرە کەوان بە تۆمەتی بڵێن سیخۆڕی ئێستا لە زیندانە و ئەمڕۆژ هیومان ڕایت زۆر راپۆرتێکی بڵاو کردبوو کە دەڵێ دەستێوەردانی سیاسیە بوو و دادگایەکی دادپەروەرانە نەبوو بێگومان نەزانی ئەمە جاری یەکەم نییە ڕێکخراوەی دەوڵەتەکان ڕخنە لە سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان دەگرن من تەسەورەکەم هەر حکوومەتی هەرێمی کوردستان دەستی لەوە شۆریوە کە سومعی لەکەدار بێت لەکەدارکردنی موسساتی حکوومەتی هەرێمی کوردستان شتێکی تازە نییە ئەوە بە درێژایی لە خۆپشاندانەکانی حەفتەی شوباتەوە لە شەهید بوونی ڕۆژنامەنووسانەوە هەر ناوی سەرۆر عوسمان لە سندیکای ڕۆژنامەنووسانی جیهانی و وێنەی شەهید وەکو هەڵواسراوی بە ئەیسلمێنێکە لەم هەرێمەی ئێمە لەم زۆنەی ئێمە کوشتنی ڕۆژنامەنووسان هەیە و دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان هەیە و لە هەمووی کارەساتر کە لەبەرچاومان ئەبێت و بەردەوام دەست و پەنجەی لەگەڵان نەرمەکەین تەسەورەکەم لە چەند ساڵی داهاتوە خراپتر بێ ئەویش دروستکردنی ئەم زۆرەی لە سیناریۆ یعنی زانی کە مادام سیناریۆ هەیە مادام تۆ دەتگایەکە نییە بەرگری لێ بکە یاسا سەروەر نییە لەم زۆرە حکومڕانیەیە هەموو شتێک واردە هەموو شتێک واردە لەبەرەوەی دادگا بەدەست حیزبە و مؤسسات بەدەست حیزبە پۆلیس بەدەست حیزبە ئەم گەنجانە ژیراون کراون بە سیخۆڕ چ زمان هەیە سبێنی من و تۆش نەژیرین و نەکەین بە سیخۆڕ چ زمان هەیە تلیاکێ نەخاتە ناو سیارەکەت و نەتکا بە تلیاک شێشوانە هەموو سیناریۆ توانێت بۆ دروستکە زۆر ئاسانە لەبەرەوەی من لە ناو دادگایە کەسم نییە هێزی سیاسیمان نییە و ئۆپۆزیسیۆنیشمان پەرپەرد بۆ بەچاوی خۆ دەیبینی فەزایەکمان هەیە کە پەرلەمانێکمان هەیە هەر شایانی بەزەیە باشە لە دۆخی بەم شێوەیە ڕۆژنامەنووس بێتە قوربانیە بێتە قوربانیەکی گەورە لەمە مەترسیداتر ئەوەی کە ئیبینینەوەیە کە
دۆخێکت بۆ لێڵ دەکات دەسەڵاتی کوردی دۆخی لێڵ کردوش لە ڕیسیەوە نەبوونی نەمانی پەیپەر و هاتنی سوسیال میدیا هاتنی سوسیال میدیا ڕۆژنامەنووسی تەمەڵی دروست کردو ڕۆژنامەنووسێکە لە پشتی کۆمپیوتەرەوە خەریکی راپۆرتا و خەریکی جوانکردن و مەکیاجکردنی لە موچاوی هێزە سیاسیەکانە چ بەناو ئۆپۆزیسیۆن کە ئێشتا ئۆپۆزیسیۆنمان بۆ شوێنەیە چ دەسەڵاتیش بە هەمان شێوە ئەمە وای کردو کە ئێستا کاک حەکیم نازانی حەقیقەت لە شوێیە ینی تۆ گوێگرێک خوێنەرێک کارمەندێک یان بڵین هاوڵاتیشی زۆر عقڵتەوێ بۆی بزانێت لەناو ئەم هەموو دەنگە جیاوازەیە کامە دەنگە جوانەکەی کامە دەنگە ڕاستەقینەکەی لەبەرەوە هەر کەسە و هەر مەسئولە و هەر بەرپرسە و هەر حیزبە و پێیج و ئەکاونت و هەر بنەماڵی وای لە هاتووە هەر بنەماڵە پێیج و ئەکاونتی تایبەتی خۆی هەیە لەبەرەوە لەم دۆخە ئاڵۆزەیە تۆ چیەکەی ڕۆژنامەنووسی جدی ونە بێ باشە میدیای جدی ونە بێ کارکتەری سایتی سەربەخۆ ونە بێ یعنی ڕووداوەکان ئەمەنە خێران سوسیال میدیا ئەمەنە دۆخێکی خێرای بەرهەمهێناوە تۆ لەناو ئەمانە نازانی حقیقەتەکان کامەن نازانی جوهانەکان کامەن تێکشکانێکی بەردەوام هەیە بەڕاستی بەسەر ڕەنگە بەشێک لەوەی کە سەبەرپرسان ئەمڕۆ دەمەوێت تێبینیشت بزانە سەر و بەیاننامەی کە بەرپرسان دەری دەکەن پیرۆزبایی لە ڕۆژنامەنووسەندەکەەوە بازەوەکەن کە ئێستا میدیایەکی زۆر هەیە ئەمە نیشانەی ئازادی ڕۆژنامەگەریە میدیای زۆر نیشانی ئازادی ڕۆژنامەگەری خود لە ڕوانگەی بەرز چ شتێک ئازادی ڕۆژنامەگەری ڕاستەقینەیە بۆ منە ئێمە لە تەلەڤیزیۆنێکین و ڕسمی قسە دەکەین حەز ناکەم بە زمانی قسە بکەم زۆر عیبە زۆر شەرمە ینی بەرپرسێک ئەو گەنجە جوانانە لە زیندانە بن تۆپسی بەیاننامە دەکەی هەر نەنیگەر هاوڵەتیش کۆمەلگەیەک و شقامێک و پەرلەمان و دادگا هەبووە ئەمانە جورئەتی وایان ناکەرەوە بە ئارەزی خۆیان بێن قسە بکەن ڕۆژنامەنووسانمان بۆ کوژن و دێن بەیاننامە دەرەکەن ڕۆژنامەنووسان لە ژوورەوە کەسێکیان جورئەتیان نەکرد باشە من جەناب دەپرسم هەموو حیزبە کۆبوونەوە لە سەرۆکاتی هەرێم کەسێکیان جورئەتیان کە سەرۆکی حیزب بڵێ کاکە و گەجارێ نایەمە ژوورەوە من پێ ناخەمە ئەو دیوی ناو هۆڵی سەرۆکاتی هەرێمەوە تا ئەو سیانە ئازاد نەکەن وڵی فشارێکیان کردا ڕەنگ کاریگەری هەوایە بەڕاستی دەسەندێکیان باسییان کردو باسییان کراوە بەڵام باسکردن جیایە ئازاد بڵێ ڕاستە باسکردن جیایە فشارکردن زیایە هەمومان باسەکەن خۆ چی هەیە قسانی من و تۆ نبینێ چی هەیە بەرنامە جوانی تۆ نبینێ کە دەیان بەرپرسێ ناوە ئەم شوێنێ من و مناقەشە لەگەڵ کردو قسەکردن لە منیە قسەکردن لەوەیە کە فشارێکە بێ بۆی کە لە شوێیە تۆ ینی لانی کەم تۆ گفتوگۆ ئەەکەیدا ئەنیشی شەرمەکە تۆ دابنیشی زیندانی نیەنی هەبێ یان تۆ لە شەرمە تۆ لە پەرلەمانێکە دابنیشی لە پەرلەمانێکە کۆمەڵی پەرلەمانتار هەبێ زیندانی نهێنیت هەبێ ئەمە عیبەکەی کاک زیندانی نهێنی شەیە بێگومان زیندانی نهێنی هەیە زیندانی نهێنی کە چۆن هەیە چێ هەیە نەزانێت زیندانی نهێنی هەیە من چەند هاوڵاتی بۆ من حەزەکەی لەم بەرنامەیە دابینیشێنەکە لە ئاکرێ و لەو منتیقانە زیندانی نهێنی هەیە چەند کەس ئەزانم لێ لەم لاوچانەی ئێمە هەیە بەڵام چۆن زیندانی نهێنی هەیە ئەمانە زیندانی نهێنیان هەیە و ئەتوانن سینارۆ دروستکەن ئەتوانن ئێستا هێشتی نیشتیمانی چەندین کادری هەیە لە منتیقی بادنان دەستگیر کراوە خۆی لەناو حکومەتە کادرەکانی دەستگیر کراوە من نکتەی س نکتەیەکە زانی هاوڕێ ئەمانە هەمووی کاریگەری هەیە لەوەی کە ئێمە لەناو دۆخێکی ئیزگار لێڵاژین لەناو دۆخی لێڵا ناتوانین بگەی بە حقیقەت نازانم دەستمان بە حقیقەت ناکەم یعنی ئێستا من لە جەناب دەپرسم باشە میدیای ئەهلی کامەیە نازانم یعنی کامێ زاران تۆ میدیایش تەلەڤیزیۆنی هەبوو ئەوش بۆ خۆی کردی بە لیست و هەمووی خەریکی سیاسەتە چەند میدیا هەیە چەند کەس هاتووە لەم شوێنی تۆ دانیشتووە ڕۆژنامەنووسی کردی بە سیاست و کردی بە قسەکەر و وەزیفەی ڕۆژنامەنووسی وەزیفەیەکی جدیە وەزیفەیەکی زۆر جوانە یعنی تۆ چۆن ئینسانێکی ئازاد بەردەوام قسە دەکات بەردەوام ڕخنە دەگرێت بەس لە دنیای ئێمەیە تونێڵی سیاست بەردەوام ڕۆژنامەنووسانی قسە ناو خۆیەوە ینی چەند ڕۆژنامەنووسێ هات و بەناو دنیای سیاست تا ڕۆیشت و بۆ کارکتەرێکی دەنگەدەنگ کرد چەند ئینسانی جوان هەیە لە بێدەنجیا جوانە بەڵام کۆمەلگا نایبینێ لە بەرەوەی لە بەرچاو نییە یەکێک لە مشکلەکانی میدیای ئەمێ ئەوەیە کە بەردەوام دۆخێکی لێڕی دروست کردووە زۆکو ڕۆژنامەنووسی بوێریش کەم نەبووتەوە سەرەنگەگەر بۆ بەرنامەیەکیش بگەڕی ئەوانەی کە ڕخنەی جدی لە سەڵات دەگرن لە حکومڕانی دەگرن زۆر کەم نەبووتەوە بۆچی وای داهاتوو بڵێن خەڵک هەمووشی ناڕازی وادەڵن بەڵێ ڕاستە زانی خاڵی یەکەم پەیوەندی بەوەیە کە ئەم هێزە سیاسیانە پارێکی ئیزگار زەبەلاحی خسۆتە خەڵک پارێکی ئیزگار زەبەلاحی خۆتە بەردەم سایتەکان سایتی سەربەخۆ زۆر بەکەمی ماوە ئەم پارە زەبەلاحەکە سەرفەکرێ بۆ کەم کەس هەیە خۆی لە بەراب بگرێ باشە ئەمە خاڵیشی بێئومێدبوونی بەشێکی زۆری لە ڕۆژنامەنووسە لەو فەزایی کە دێ لە 2009 دۆخێک دروستە بێ کە هێزی تازە دێتە ناوە تەماشاکی هەموو لەیەکە چن دەموچاو لێکچوونی ئەم هێزانە واکە کە ئەم هێزانە بەردەوام ڕۆژنامەنووسیش دێت چیەکە دێت ناو فەزایە خۆی ڕاهێنێ و ئیمتیاز وەرەگرێ و واز لەو دۆخاهێنێ بەڵام بە هەمان شێوەش دەنگ ماوە بتەسەورەکەم دەبێت بەردەوام بین ئەو دەنگانی کە ئازادن و ئەو دەنگانی کە تەسلیمی ئەو دۆخە نابن و پێویستەمان بۆەیە کە بەردەوام بین ئەمانی ڕێگەی تر نییە تۆیا بێدەنگبی نابێ بەردەوام بە شێوازێکی عەقلانی قسە بکەی و بەردەوام خۆت بی من تەسەورەکەم کاکەشیم لە دۆخی ئێستا ڕۆژنامەنووس خۆی بێ بەسە چکە هەمومان ئێمە دنیایەکمان هەیە من ڕەنگە بزانی کە ڕەنگە 4-5 ساڵ شەبێ هیچ لە هیچ ڕۆژنامە شوێنێکاش بڵاو ناکەینەوە تەنها پەیجی خۆمان هەیە واتە هەمومان ئێستا ماڵێکی خۆمان هەیە یعنی ئێستا کاری ڕۆژنامەنووسی زۆر ئاسان بووە یعنی هەمومان
ئێستا کارکتەرێک لە ئەوروپا توانێت زۆر بە ئاسانی لە پیجێکەوە بە ئارازوی خۆی قسە دەکات و دەنگێکی زۆری شێ و ئەڕوە ئەنی تۆ ئێستا من بان کردو و ڕۆژنامە نووسێکە قساکە من 5 ساڵی شەبێت لە هیچ ڕۆژنامە گۆڤارێکە هیچ بڵاو نەکردەوە تەنها لە پیجەکەی خۆمای کەواتە ئێمە هەمومان ماڵێکمان هەیە ڕوومێکمان هەیە لە ڕوومەکەی خۆمان ناتوانین قسە بکەین ئەم ڕوومە چۆن بەکارهێنی ئەمە گرنگە تۆ دەتوانی تەسلیمی ئیرادی لایەنێکی سیاسی بی و بۆ بە مەکیاجکردن و بۆ یاخکردنی دەموچاوی هێزیشی سیاسی بەکاریبێنی تۆ توانی بە ئازادیش دەتوانی بەکاریبێنی پێم وایە شتا هەناسەیتیان ماوە بەڵام بەڕاستی زۆر ئاڵۆزە ینی چاوەڕوانی زیاتری لێکرا بەتایبەتی بەس وەکو بڵین لەم کابینێدا وازێکی کە ئازادی سیاسی بێ ڕۆژنامەوانی بێ ئازادەکانی تر بێ پاشەکشەی کردووە یاخود هەر وەکو پێشووترە هەموو دەرکەوتەکان لە 2010 بۆ 2019 و کاتێککە حکومت پێکات کە بەداخەوە بەشێک لە نووسەران ڕۆژنبیرانی ئەمە چاوەڕیان بوو ئەم کوڕە گەنجانی کە دێن حکومت پێکەهێنن باشتر بن بەداخەوە باشتر نەبوو نەو کاتەش تێبینیم هەبوو کە لەسەرەوەی کە ئەم کابینێ زۆر خراپە بێ لەبەرەوەی بەرپرسی حکومەتی هەرێمی کوردستان لە ناو دەستگایشی ئەمنیەوە ڕۆیشتووە و وێنەکە دیار بوو وێنەکە زۆر ڕوون دیار بوو من چاوەڕێ ئەوەمە کرد کە ئەم کابینێ خراپتر بێ بەڵام ئەم کابینێ زۆر لە کابینەکانی پێشوو خراپترە و کابینەکە هەر شەرم ناکات لە دەستگیرکردنی ڕۆژنامە نووسان ینی هەر ئەوەی ڕۆژنامە کابینەکانی تر تۆزێ شەرمیان بکردای تۆزێ ترسیان هەبووە لە میدیا ئێستا ئەمانە ترسیان نییە بۆچی ترسیان نییە خاڵ یەکەمەوەی کە ئەزان چۆن دۆخەکەیان لێڵ کردو چۆنیان تێکداوە خۆیان تێکداوە لێڵیان کردووە خۆشیان خاوەنی تەلەڤیزۆرن بە پارەیەکی زەبەلاحی نەوت تەلەڤیزۆنی ئاسمانیان هەیە ڕۆژنامە نووسیشی ئیزگار زۆری ئەم شاری سلێمانی بەرەو هەولێر و بەرەو ناوچەیە چوە خۆش بە بەرساوتەوە ئەیبینی کە پارەی زۆر کردراون بە باڵە بە پارەی نەوران پارەی لە شۆ هێنرا ڕۆژنامە نووسێکی لە سلێمانی ئەیبی لە هەولێر لەسەر تەلەڤیزۆنەوە دەی ڕوخساری حیزبەکەتی پێجوانەکەی کە جوان نابێت کە بێگومان هەتا ناشرین ترە بێ بێگومان بەم دۆخە کە لەم کابینە ئەیبینی زۆر خراپ ئەم کابینێ دەرەجەیە کابینێکی ئەمنیە خاڵی دومیشانەوەی ئۆپۆزیسیۆن تیا زۆر لاوازە خاڵی سێمەوەی پەرلەمانی تیا زۆر لاوازە خاڵی چوارەمیژەوەی کە خەڵک تااقەتی سوبێ ئومێد بوو لە خەباتی پەرلەمانی و لە خەبات چاوەڕێی مۆدلی تری حکومڕانیە هەستی کرد هێزەکان زۆر لەیەکەچن دەموچاوی هێزەکان زۆر لەیەکەچن زۆر کەس هات دروشمی گەورەی هەبوو تەسلیمی ئیرادێ و هێزانە بوو زۆر کەس هات قسەی گەورەی کرد و هەمان ئەوانە بوون لەیەکسون زۆر لەیەکسون دروست بوو بەداخەوە بەڵێ ئەم کابینێ کابینیش ئیجگار خراپە و خراپتری شەبێ کە ئاواگەر پێشی پێنەگیرە بەڕاستی باش سەبارەت بە میدیای سێبەر مەترسیەکانی چین یاخود ئێمە چۆن دەتوانرێت ئێستا بناسرێنەوە مەترسیەکانە لەسەر ئاسایش کۆمەڵاتی لەسەر لە کادارکردنی کەسێتیەکانیش چین و میدیا سێبەرانەی کە ئێستا زانی هاوڕێ دروست بوون تایبەتی لە سۆشیال میدیا بەتاکیدەوە لە ئاسی تەلەڤیزۆنیشە زانی یەکێک لە مشکلەکانەوەی کە ئێستا جاران بۆ تۆ تەماشای کەناڵێکی حیزبی دەکرد کەناڵەکەی دیار بوو ئێستا کەناڵێکە ئەڵێ سەربەخۆم و کەناڵەکە سێبەری حیزبە ینی ئۆرگان دەماوە زاران ئۆرگانی حیزبی هەبوو چەند گرنگە تۆ ئۆرگانیشی حیزبی قسەی هەیە مەکتەبی سیاسیەکەی قساکە سەرۆژی حیزبەکەی قساکە مافی خۆیەتی بەس ئێستا ئەوەش نەماوە ینی ئەمەنە شەرمنە هێزانە ئەمەنە شەرمنن ینی میدیایشی نەماوە بڵێ ئەم میدیاهی فڵان حیزبە هەرێکە هی کوڕی حیزبێکەوەیەکی بەرپرسێکە و ئەنجا لەو لاشۆ کۆمەڵی سوشال میدیای ئیزگار زۆران بەرەمێناوە ئەمانە بەردەوام چی دروستەکەن لێڵیەک دروستەکەن لێڵیە دروستەکەن کە پێوترێ میدیای سێبەر دەموچاویان دیارە ئەناسرێتەوە ینی من زۆر ئەم دوو هەفتەی پێش بابەتێکم نووسی ینی باسی ئەوم کرد کاکە واز لەم یاریە بێنن بۆ تۆ نەقدەگری لە دەسەڵاتێکی سیاسی لە حکومڕانی پیجێک دێ ئەچێ ڕسمی سەرکردەکانی ئەو لا خاتە سەری و ڕسمەکەی تۆ خاتە سەری و ئەڵێ ئەمە واڵێ کە من لەگەڵ لایەنێکی دیاریکراوم نییە لەگەڵ هەموویمە بڕخنەیە بگرێت لە منتیقەیەکی نیشتمانی ئەو لا ئەچێ لە سپای سایتەکانی خۆیانی گەورەی ئەکەنەوە بە مانشێتی گەورە ئەمە دەموچاویان دەرەکەوێت چکە حقەتی تیادا نییە لەبەرەوەی ئیتیکە ڕۆژنامە نووسیتیانە دوو سایتێکمان ئەگەر هەبێ لە منتیقانەیە زۆر بەکەمی ماون ینی هەستەکەی ئەنج ئەوەی تریشی لە ژێرەوە ینی بەتایبەتی ئێستا پارتی زۆر ڕوونتر سیاسەتەکە پارتی ڕێک بەوازحی ئەڵێ من لە حکومەتە بەزێکەتی نیشتمانی زۆر یاریێکی خراپەکە یاری خراپەکەی دوو سەرۆکیان سەرۆکیشان لە حکومەتە هاوسەرۆکان سەرۆکیشان لە دەرەوە ئۆپۆزیسیۆنە زانی ئەمە یاریێکی زۆر ناشرین ئەمانە برادرانەیەکەن یعنی کاکە تۆ یەکجار کە تۆ لە حکومەتایی تۆ لە مؤسساتت هەیە تۆ جێگریس تۆ سەرۆکی پەرلەمانت هەیە سەرۆکی پەرلەمان گەورەترین دەسەڵات لە هەرێمی کوردستانە ئەتوانێت لێپرسینەوە لە حکومەت بکە و لە سەرۆکاتیش بکە بینیمان سەرۆکاتی هەرێم و سەرۆکاتی حکومەت لەناو پەرلەمانەوە هەڵبژێراون تۆ دەسەڵاتت هەیە بە دەسەڵاتی خۆ پیشان مەدە کەناڵەکانیان زۆر بە فۆرمی ئۆپۆزیسیۆن قساکەن بە زمانی ئۆپۆزیسیۆن قساکەن هیچیان ناو حکومەت ڕەنگە بڵێنەوە ئەرکی میدیایە بڵێن یاخود یاریە وڵای ئەمە یاریێکی زۆر خراپەکەن بەس دێم یاریە زۆر خراپە وەکوتم زانی زۆر گرنگە تۆ یەک دەموچاوت دەبێت پارتی بۆ من زانی پارتی گرنگترە بۆچی یەک دەموچاوی هەیە پارتی یەک دەموچاوی هەیە و ئەدگرێت باشە یعنی تۆ سەیری کە ئێمە 6 ڕۆژنامە نووس دەستگیریەکان لای پارتی باشە ئەم 6 ڕۆژنامە نووسەر محکەمە کراون کە ئێمە هەمومان ئیدانیەکەین و بەردەوامیش دەبێت ئیدانیان بکەین ئێمە خۆش 4 مانگ پێش ئێستا لەم شاری سلێمانی و لەم منتیقەی چەمچەماڵ و سەی سادقە 8 گەنجی جوان شەهید کرا بەدەست یەکێتی کەسیش باسی نەکرد
یەک ڕۆژنامە زۆر ڕۆژنامەنووسانی کەسایی بینی و سایتانێک تێبینی نەکە کەسیان باسی بکەن باشە هاتن خۆپیشاندانی چیە منەمانەمان کرد لە بەردەم محکەمەی سلێمانی سوار دوانە ڕۆژ ئەم ڕۆژنامەنووسی برادر دەستگیر کرا لە زیندانێکی یەکێتی نیشتیمانی کوردستان کەسیش باسی نەکرد ئەم تەمسیلکردنە زۆر خراپە بەوەی کە تۆ وەکو ئۆپۆزیسیۆن خۆت پیشانە دێ یعنی ڕاستم پێ بڵێ تۆ ناو حکومەتایی بەشداریکرد ناو حکومەتاکەی تۆ خەریکی قاچاقچێتی خەریکی گەندەڵی خەریکی سنووری خەریکی عەرزەی خەریکی نازانم هەموو ئەم ئەستات ئەوانی کە پارتی کە تۆژێکی لە منتیقەیە يعني باش ام هم فصاحتي لما تقيس سليمانيه كري خو بخو بارزاني ليبر برسيار نيه هريكه اجتماعي كردستان ليبر برسيار اشكالي ام هي السياسه او بتهبتي لما منطقيه او كوكو بوسن خوي بيانك وكنت ورخنا كده كان على كاني حزق هيك تواني حزناك من هيك ناو كان ديارة وكو بوسن ما عمل هكذا بحثي خو بشان كان تصحيح ولا كان كجيش او لحزي كما ترسيب بوسر خوي سركوت الشيخ انا كوي بيني ما كسركوت يعني ام موديل زور خراب ام موديل اللي يركبنا يعني ازادي روزنامه‌گری بۆ نۆ سنوورێت تاوکات زیانی تا ئەو کاتە لێر ئەزن لە پارتیش تاوکاتێک کە زیانی بۆ زۆر ئەم هاوڕێنەمان کە دەزی کراون دوو برادر پیانوتن لە بەردەم باخی گشتیا هینەکەین لە بەردەم محکەمەی خۆ هینەکەین بۆ ئەمان بۆ ئەم ڕۆژنامەنووسانەمان کە دەزی کراون ئەوتم باشە کوڕی باشە خۆ چوار مانگ لێرە خەڵک شەهید کرا بۆ ئێوە دەنگتان نەکرد قسەکردن لێرە بۆ دژ بە سەری ڕەش زۆر ئاسانە قسەکردن بە قەڵاچوارانیش لە هەولێر زۆر ئاسانە سیاست ئەوە ناکرێت سیاست ئەوا کرێت تۆ ڕۆژنامەنووسێکی بە یەک چاو تەماشای ئەم مۆدێلە سیاسی حکومڕانی بکەیت ئەم مۆدێلە لە یەکەچێ دەموساوێن لە یەکەچێ هیچیان بۆکو ئۆپۆزیسیۆن خۆی مامەڵاکە هیچیان وەکو دەسەڵات مامەڵاکە پارتی زۆر بە ئاشکرا سیاسەتەکە ئەدگرێ و دەستگیریش دەکا و ئەش کوشێ بەس لێرە مجاملەتەکە تاقم و تفانکەیت پیشانداڵێەوە منیش چەکەم پێگە زۆر قسە بکەیت تا ئەو لەحزەیە قسە بکە گەیشتە مەترسی ئەشەگرێ و ئەشت کوژێ و کۆ بینیمان ئەی دەبێت چی بکرێ بۆ ئەو پێشێرکارانەی بەرامبەر بە ڕۆژنامەنووسانی بۆ کەمکردنەوەی جات چ لە تیرۆر لە دەستگیرکردنیەوانێ پێشتیش چوار ڕۆژنامە زیاتر تیرۆر کراون بەڵام تا کوێسە کەس سزا نەدرا باوکەجان پرسیارێکی زۆر قورسە هاوڕێ مەزانی ینی چی بکرێت چی لەم دۆ خە بکەین ئێمە لەو ساوە قسە لەسەر ئەم فەزاحەت تاکەین ئەبێ من و تۆ بتوانین چی بکەین ئێمە تەنها دەتوانین قسە بکەین و دەتوانین بەردەوام بین ئەتوانین وەکو خۆمان بمێنینەوە و ئەتوانین بەرگری لە خۆمان و لە کەرامەت و لە ڕۆژنامە و لە قەڵەمی خۆمان بکەین باشە تەنها ئەم ڕێگەیە ئەتوانین بکەین ئۆپۆزیسیۆن ئەوەتە هاتوو بەو شێوەیە ڕۆی ئۆپۆزیسیۆنی ساختە دروست بوو یەکێک لە مشکلەکانی دنیای ئێمە ئەوەی ئۆپۆزیسیۆن دروست کراوە ئۆپۆزیسیۆنی سێبەرە نەک ئێمە تەنها ڕۆژنامەنووسی سێبەرمانەیە ئۆپۆزیسیۆنی سێبەرمانەیە کە لە پشتەوە ئاستەکەشتی تر هەیە لەبەرەوە ئەم یاریانە زۆر قورسە یاریکردن ناو ئەمە ئەبێ قسە لەسەر خۆمان بکەین بەردەوام ڕخنەکانمان بەردەوام بێ و من تەسەوڕەکەم تا ئەم لەحزەیەش هەناسی ئەوەی تیاماوە دەرنی جدی ماوە و قسەکردن ماوە بەڵام ئەو زۆر دۆخێکی نائارامە بە بڕای من دۆخێکی زۆر خراپە بۆ کاری ڕۆژنامەنووسی پێویستی بە یەکەم هێزی سیاسی عەقلانی بێ ئەم هێزانەی ئێمە زۆر بەڕاستیار قسەیان کرد پێویستمان بە تەنها بە قسەکردنی پێویستمان بە ئەکتی سیاسی هەیە پێویستمان بە ئەکتی ڕۆژنامەنووسی هەیە پێویستمان بە جوڵەیەکی تر هەیە بەڕاستی ئەو دۆخی کە ئێستا بینیمان بۆ هەموو هێزە سیاسیەکان زۆر لە یەکچوون دەموچاویان زۆر لە یەکچوون لە پەرلەمانە زۆر لە یەکچوون و ناتوانانی فشاری گەورە دروستکەن معقوڵە ئێستا خۆ ئۆپۆزیسیۆن زۆرتر ئێستا لە کوردستانی عێراق لە سەتا 68 نەچوە بۆ دەنگان لە سەتا 30 بۆ 35 چوە بۆ دەنگان واتە لە سەتا 70 خەڵکی کوردستان نەچوە بەشداری ئەو سیستەمە حکومڕانی نەکردو ئەوەی بەشداریشی کردو ئەو پەڕی لە ساحەتە دەدا بۆ لە سەتا 15 یەشی پارتی ئەوەی تری هیلانەکانی ترە ئەوە هەم بێدەنجیە چیە بەس ئەم کۆمەڵگەی داگیر کردو ئەم بێدەنجیە بۆ وایە کۆمەڵگەی بۆ وایە بۆ هێزی سیاسیمان بە عەقلانی نەهات مامەڵە لەگەڵ ئەو دووە خەیار بکە ئەو دۆخی کە ئێستا بینی دۆخێکی ئاڵۆزە دۆخێکی تاریکە ئەبێت تێپەڕێنرێ و من تەسەوڕەکەم ئەگەر سنووری بۆ دانەنرێ بەرەو دۆخێکی خراپترە ڕوا ئەم هێزانە تا دێن ورگیان گەورەتر و تا دێن عەقلیان بچووکتر و تا دێن سیاسەتیان خراپترەکەن تا دێن بێشەرمی ئاوا خەڵک ڕۆژنامەنووسمان بۆ دەستگیرەکەن و ئەنجا بەیانامەشمان بۆ دەرەکەن و فیلمێسکی تیمساحی هەڵڕێژن ئەبێ ئەم دەموچاوانە هەڵماڵڕێن ئەبێ بە شێوازێکی عەقلانی مامەڵە لەگەم دۆخەیە بکەین بزانین کە کوردبوونی ئێمە چەند سەختە هاوڕێ مەزانین لەم دۆخێکی ئاوایەژی لەناو 5 ملیۆن کەس لە کوردستانی عێراق نەئەزانێ خۆی بەڕێوەبان نازانێ کارەبا دابینکە نازانێ حکومڕانی بکە نازانێ پەروەردە بکە نازانێ بەحث بکە نازانێ خوێندی باڵات چۆن نایە هیچ هەموو شتەکانمان تێکەڵ کردووە ئەزانین تۆ ڕەنگە لە ناو مؤسساتەکانی ئێمە ئاگادار بی من بەشێکی زۆری لە ناو خوێندی باڵا و ناو مؤسساتانی ئاگادارم کەس نییە دڵی خۆش بێ هەمووی بێتاقەتە خوێن کار بێتاقەتە باشە بۆ ئەم دۆخە بۆ وایە یعنی ئەم بێئومێدی لە شۆوە سەرچاواگرێ دیوێکی تریشی ئەوەیە هاوڕێم ئەومان باز نەکرد ئەوەیە کە دەسەڵاتی کوردی مۆدێلێکی حکومڕانی لە میدیاوە مۆدێلێکمان پیشانەدا مۆدێلێکی زۆر ناشرین ئەوش چییە ئەویش پیشاندانی دنیای ئێمەیە وەکو فۆرمی خەلیج فۆرمێکە هەموو شتێ زۆر باشە فۆرمێکە تەلەڤیزۆنەکانی خەریکی عەرزی ئافرەت و خەریکی ئەوان کە بەڕاستی شەرمەکەی ئینسان تەماشای زۆر تەلەڤیزۆنانە بکات بێتە ناو ماڵەکانمانەوە ئەمانە ژایرن دێنە ناو ماڵەکانەوە بەڕاستی بۆ مەفهوم ناڵێم خۆم کارکتەرێکی دینی نیم بە مەفهومە دینەکەی بڵێم بە مەفهومە ئینسانیەکەی ئەڵێم مرۆڤ چۆن مامەڵە لەگەڵ مرۆڤ ناکە ئەزانی بەم شێوە نامۆراڵیی کە ئەمانە ئیکەن بۆ تێکشکاندنی بەهای کوردیە
منطق نیە تەلەڤیزۆنە هاوڕێم تۆ بم کارە ڕۆژنامە نووسێ بم جدیەتە ئیشەکەی تەلەڤیزۆنی تر هەبێت لەناو ستۆدیۆکەی پرسیار لە ئافرەت تێ بکا بڵێ من هەفتەی 2 میلیۆن دلار پیاکەم هەفتەی 2 میلیۆن دلار بەچی پیاکەی هاوڕێ آخر هەفتەی 2 میلیۆن دلار زانی لە شوێ ئەتوانێ ئەمە چییە ئەمە تێکشکاندنی بەهای ئەخلاقیم کۆمەڵگەی لەنام هێزە سیاسەنەوە هیچ بەهایشیان نەماوە ئەم پرسیارەکە لێرەدا ئەمەیە تۆ چی ئەەکەی لەگەڵ ئەمەیە بە زۆر لە گەندەڵێکەش خراپتر نییە زۆر لەگەڵ گەندەڵی عەقڵا بێگومان وایە گەندەڵی زۆر ئاسانە زانی بۆچی گەندەڵی پارەی و ئەیبا و ڕۆژێ هەرێتەوە پارەی و لە کۆشکەیە سەرفێکا ئەو کۆشکە ڕۆژێ بێتە مۆدێلێک بۆ ئێمە و ئەسین ڕسمی لە پاڵاگرنی ئەشی بینیە مانە دەسەڵاتن ئەوەنە جوان نییە دڵنیا بە لەوەی وەکو شای ئێران وەکو ئەوانیتر ئەڕۆن بەڵام تێکشکاندنی بەها ئازانی پەروەردە کارەساتە دادگا تۆ دادگار نەبێ تۆ من تۆ سازان من تۆ ڕۆژنامەنووسین محامێک نەبێ بەرگریمان لێ بکازانی سوور ئەزانین ئاوا دەستگیرمانەکەن ومان بنە ژوورەوە کەسیش نییە بەرگریمان لێ بکە لە دۆخی بەم شێوایە چی بکرێ ئەوەیە کە ئەم سیستەمە حکومڕانیە کۆتایی هاتووە و چاکسازی پێ ناکرێت و من سەیرم لادێم هێزە ئۆپۆزیسیۆن دانیشتن لەگەڵیان و خەریکی پەرلەمان و خەریکی و تووڕەهاتن بەڕاستی باشترشتەوەی بیر لە شتێکی تر بکرێتەوە ئەم هێزە سیاسەن لە دەرەوە بیر بکەنەوە و هەڵبژاردن دێتە پێشەوە من چەند جار هەوڵمانداوە کە بلۆکێکی تر دروستکەن لە دەرەوەی ئەمە بەڕاستی ناکرێمە ئەم پارتیویچێتی ئاوا پەرپەرتیان کەن سپاس دەکەم زۆر سپاس بۆ ڕسم زۆر سپاس دەکەم ماوسەی زانکۆ و ڕۆژنامە سپاس دەکەم سپاس بۆ بینێرانی بڕێ سپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ